باش بینەران و بیسەرانی کوردستان 24 یەکەم ڕۆژی هەفتەیە و دەستپێکێکی باشە بۆی کە بەوزەوە دەست پێ بکەین ڕۆژەکانی هەفتە بەردەوام بین لە کار و چالاکیەکانمان بە ئومێدەوە دەست بە کارەکان بکەین بە هیوایان ڕۆژێکی باشتان هەبێت جگەلەوە ئەمڕۆ بەروارێکی زۆر تایبەتە 29 دوی 2020 ئەم بەروارە 4 ساڵ جارێک دووبارە بێتەوە بەو هیواین هەموو ئەو کەسانێک کە ئەمڕۆ دەیتیان هەیە لەم ڕۆژەیە کە بۆنەکانیان یاخود یادەوەریە جوانەکانیان لەم ڕۆژەیە تۆمار کردووە زۆر بەخۆشی بەڕێکن یاخود ئەو مناڵانی کە ئەمڕۆ لەدایکە بن تا 4 ساڵ دیکە جەژنی لەدایک بوونیان بۆ ناکرێت یاخود ئەگەر هەموو بۆنەکان ئەمڕۆ ئەنجام بدرێت تا 4 ساڵیکە دووبارە نابێتەوە بۆیە هیوادارین ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بێ بۆ هەموو ئەو کەسانە و بۆ ئەوانش کە ئەمڕۆ ئەکەنە ڕۆژێکی تایبەت و دیاریکراو سۆڤان هیچ دەیتێکە نییە لە 29 مانگە پێش ئەوەی کە باسیەوە بکەم با من یەک بەیانی باشی زۆر جوان و ڕۆژ باشێکی زۆر پڕ لە وزە لە بینەرانی کوردستان 24 بە تایبەتی پرۆگرامی ڕۆژ باش بکەم پێتان بڵێن هیوادارم لە هەر شوێنێکن دڵتان شاد لەشتان ساغ بێت و بەنسبەت ئەو بەروارەوە ئەو با بڵێن نە کەسێکم هەیە و نەخۆشم لەو بەروارەیە هیچ یادەوەریەکم هەیە و ئەمڕۆ کەوا شدوێت وتم ئەوانەی کە جەژنی لەدایکبوونیان بۆ کرێت تا 4 ساڵی تر خۆتواتەری تر ناکرێت ئەوانەی کە خەڵات و شتیان بۆ ئەکڕن و یان شتێکیان بۆ کڕنوک و یادگاری مێشکانی سراحەتە تا 4 ساڵی تر شتیان بۆ ناکردنەوە و ئەوەشمان لە یاد نەچێت کە بەس ئەمڕۆیە تۆزێ کەش و هەواکەی خۆشە و کەش و هەوایەکی تا ڕادەیەک گەرمی هەیە ئەگینا لە دوای ئەوەوە بەپێی زانیاریەکانی کەشناسی و بوومەلەرزەرزانی کوردستان سبەینێ هەموو کوردستان شەپۆلێکی بارانێکی باش ئەیگرێتەوە و دوای نیوەڕۆی ئەمڕۆژ گۆڕانکاری تەواو بەسەر کەش و هەوایەدا ینی ئەگەر هەر ڕسمێکمان هەیە هەر وێنێکمان هەیە تۆزێکی تکەچینە دەرەوە بە تایبەت لەم بەروارەشاو ئێمەش بەروارێکی جوانە جگەلەوەش ئەمڕۆ کەشوها خۆشە نەکە لە هەرێمی کوردستان لە بەروی کەژناسی عێراقیش ڕایگەیاندووە کە شەپۆلێکی بارانبارین هەموو عێراق و هەرێمی کوردستانی شەگرێتەوە ئەو بارانبارین لە هەموو ناوچەکان دەست پێ دەکات کە لە دوای نیۆڕەوە دەست پێ باشە کەواتە منیش بچم کورتەکان بۆ بینەران بکەین. ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆ دەبێتەوە پەیامنێری کوردستان 24 لە ئەسلێمانی ڕایگەاند ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆ دەبێتەوە و بڕیارە لە کۆبوونەوەکەدا دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی سەرکردایەتی هەڵبژێرن ڕاشی گەیان چەند کەسێک خۆیان بۆ پۆستەکانی سەرکردایەتی یەکێتی کاندید کردووە هەر کاندیدێکیش پێویستی با دەنگی 2 لەسەر 3 ئەندامانی ئەنجومەنە و کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بۆ متمانەدان بە کابینەی نوێی حکوومەت بۆ سبەی دواخرا بە گوێرەی زانیاریەکانی کوردستان 24 لە نامەیەکدا محەممەد تۆفیق عەلاوی کاندیدی ڕاستپێردراوە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق داوای لا پەرلەمان کردووە کۆبوونەوەی ئەمڕۆ بۆ سبەی ڕۆژی یەکشەممە دوابخات لا وەڵامی نامەکەی محەممەد عەلاویدا پەرلەمانی عێراق بڕیاری داوە کۆبوونەوەکەی تایبەت بە متمانەدان بە کابینەی نوێی حکوومەت دوابخات. و خۆپشاندەرێکی دیکە لە بەغدا کوژرا و ژمارەیەکی دیکەش بریندار بوون میدیاکانی عێراق بڵاویان کردوێتەوە بەهۆی شەڕ و پێکدادان لە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپشاندەران خۆپشاندەرێک لە گۆڕەپانی خەلانی لە بەغدا کوژرا و 4 دیکەش بریندار بوون ئاماژەیان بەوەش کردووە هێزە ئەمنیەکان بۆ بڵاو پێکردنی خۆپشاندەران گازی فرمێسک ڕێژیان بەکارهێناوە. لە هێرشێکی داعش بۆ سەر هێزەکانی سوپای عێراق لە داقوق سەربازێک کوژرا و 2 دیکەش بریندار بوون پەیامنێری کوردستان 24 ڕایگەیاند چەکداران هێرشیان کردوتە سەر خاڵێکی سەربازی سوپای عێراق لە گوندی مەتیقی کاکەی سەر باشارەچکەی داقوق ڕەشی گەیاند هێزەکانی عێراق بۆ ماوەی نیو کاتژمێر ڕوبەڕووبوونەوەی هێرشی چەکدارانی داعش بوونەتەوە پەیامنێری کوردستان 24 ئاماژەی بەوەش کرد لە هێرشەکەی داعش بۆ سەر سوپای عێراق سەربازێک کوژرا و 2 دیکەش بریندار بوون. و ترامپ و ئەردۆغان پەیوەندیکی تەلەفۆنیان ئەنجامدا کۆشکی سپی لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕەجەب تەیب ئەردۆغان
سەرۆک کۆماری تورکیا پەیوەندێکی تەلەفۆنیان لەبارەی دۆخی سووریا و لیبیا ئەنجامدا. کۆشکی سپی ئاماژەی بۆش کردووە ترامپ پرسە و سەرخۆشی کوژرانی سەربازانی تورکیای لە ئیدلیب لە ئەردۆغان کرد و پشتیوانی وڵاتەکەشی بۆ تورکیا لە سووریا دووپات کردەوە. وەزارەتی دەرەوەی تورکیا داوای کشانەوەی هێزەکانی سووریا لەسەر سنوورەکان دەکات. وەزارەتی دەرەوەی تورکیا لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لە کۆبوونەوەی نێوان بەرپرسانی تورکیا و رووسیا لە ئەنقەرە داوای کشانەوەی هێزەکانی سووریامان لەسەر سنوورەکان کردووە. هاوکات جەخت لە جێبەجێکردنی ڕێکەوتنی سۆچی لەبارەی ئەو وڵاتانە دەکاتەوە و داوا دەکات هەموو لایەنەکان پابەندی ئەو ڕێکەوتنە بن. و باسی کۆرۆنا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا کۆبوونەوەکانی پەرلەمانی ئێران ڕاگیران. سەرۆکاتی پەرلەمانی ئێران ڕاگەاند بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە 23 پارێزگای ئەو وڵاتە کۆبوونەوەکان بۆ ماوەیەکی نادیار ڕادەگیرن. بڕیاری ڕاگررتنی کۆبوونەوەکانی پەرلەمانی ئێران دوای ئەوەی کە 4 پەرلەمانتاری ئەو وڵاتە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون دەرکراوە. هاوکات بەپێی ئامارەکانی حکوومەتی ئێران تا ئێستا نزیکەی 390 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لەو وڵاتە تۆمارکراون. ئەمیش کورتەیەک بوو لە هەواڵەکە. کەژناسی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان دەگرێتەوە. بەڕێوەبرایەتی کەژناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لە ئەنجامی هاتنی نزمە پاڵەپەستویەک لە دەریای ناوەڕاستەوە پێشبینی دەکرێت لە دوای نیوەڕۆی ئەمڕۆ شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان بگرێتەوە. ڕاشیگەیان شەپۆلی بارانبارین هەورە تریشقەی لەگەڵە بێت و سەرەتا پارێزگای دوهۆگ ئەگرێتەوە. ئاماژەی بەوەش کردووە سبەی واتە ڕۆژی یەکشەمە شەپۆلی بارانبارین هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە. بەڵێ هەروەک باسمان لە شەپۆلی بارانبارین و کەش و هەوا و ئەمانە کرد پێ ئەچێت ئەم شەپۆلەکە ئەمڕۆ لە دوانیوەڕۆ دەست پێکات بارانبارینێکی زۆر بەخۆڕ بێت هەر بۆیە کەشناسی و بوومەلەرزەزانی ئەو ئاگداریانان بڵاو کردوتەوە یاخود کە لە هەرێمی کوردستان کە کەوتۆتە ژێر کاریگەری پاڵەپەستۆی دەریای ناوەڕاستەوە بۆیە ئەو شەپۆلە بەرەو کوردستان و ئەو بارانبارین لە دوای نیوەڕۆی ئەمڕۆوە دەست ئەبینرێت. و دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران و تۆمارکردنی چەند حاڵەتێکی توشبوون بەو ڤایرۆسە لە پارێزگاکانی عێراق و کەرکووک خواست لەسەر دەمامەک لە شارەکانی هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە. و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە نرخەکەی لە هەندێک شوێن بەرز ببێتەوە بەڵام ژمارەیەک دەرمانخانە لە شاری سلێمانی هاوچەشنی ئەوەی کە لە زاخۆ هەبوو بێ بەرامبەر دەمامەک بە هاوڵاتیان بدەن. هەروەها لە دوهۆکیش ئەومان و لێرە پاکێجێکمان هەیە پێکەوەی. ئەو دەرمانخانانەی کە لە سلێمانی بێ بەرامبەر دەمامەک بە هاوڵاتیان دەدەن ئامانجیانە کارێکی مرۆیی بکەن و هاوکاری هاوڵاتیان بکەن لە ڕووبەڕووبوونەوە و خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. هاوکات دەیانەوێت دڵنیایش بدەن کە ڕێکارەکان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە گیراونەتە بەر. دەمامک بە فری بدەین بە هاوڵاتیانی خۆشەویست بۆ ئەوەی ئەو خەمەیان لا بڕەوێتەوە کە قۆڕخ نەکرێت لە بازارە و دڵنیابن لەوەی کە هەیە لە بازار چکە دەنگۆ بڵاو بووە کە هەر نەماوە. ئەمە یەکێک لەو هۆکارانە بوو کە ئێمە ئەو هەڵساین بەو ئیشە. دووەم هۆکار ئەوەیە ئێمە وەکو دەرمانسازان و کەرتی سەحە و هەموو لایەنەکان خۆمان بە دڵسۆزی هاوڵاتیان نەزانین بۆ گەڕانەوەی متمانەیە لە بینی ئێمە و هاوڵاتیان بەوەی کە ئێمە دڵسۆزی ئەوانین. لە چوارچەوەی ڕێکارەکان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک بڕیار و ڕێنمایی دەرکرد. بڕیاریشیدا هەر کەسێ دۆخەکە بۆ زیادکردنی نرخی کاڵا و پێداویستی بقۆزێتەوە بە توندترین شێوە سزا بدرێ. لە هەموو شارەکانیش چاودێری نرخی بازار بە تایبەتی دەمامک و پێداویستی پزیشکی بکرێت. داوا لە سەیدەلێکانەکەین کە دەرمان و دەمامک و دەستکێش و ئەوەی کە پێداویستی ئەم نەخۆشیە هەیە گرانی نەکەن حکوومەتی چاودێر بێ بەسەریانە. ئەمڕۆ هاتم ماسێکم بەبێ بەرامبەرگرت لەم سەیدەلەیە
کارێکی زۆر باشەکەن چکە زۆربەی سەدەلەکان پێشتر ماسکانەیە بە 1000 بۆش زادینەر بەس ئێستا باشە ئەمە بە بەرامبەر وەرگتووە. هەرچەندە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان جەختی کردەوە کە تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوو بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە. بەڵام ترسی هاوڵاتیان لە کۆرۆنا وای کرد بۆ خۆپاراستن پەنا بۆ دەمامک بەرن. هەر لەو چوارچێوەیەشدا لە زۆرینەی شارەکان چەندین دەرمانخانە بێ بەرامبەر دەمامک بە هاوڵاتیان دەدەن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. دەگومان جێگەی دەستخۆشیە کە لە زۆر شار لە هەرێمی کوردستان ئەو کەسانە هەیە ئەوانە مرۆڤ دۆستن ینی جیالەوە یاخود بە پێچوانەی و کەسانێک کە قۆڕخی بازاڕەکەن لە کاتی هەبوونی هەر قەیرانێکە ئەوان بێگومان بە پێچەوانەوە هەوڵێن کە کاری مرۆڤ دۆستانە بکەن و یارمەتی و هاوکاری زیاتری هاوڵاتیان بکەن. بەڵێ بە بەردەوام خەڵکی کوردستان هیوادارین کە بەم چەشنە لە کاتی قەیران لە هەر شتێکە هەرچەندە ئێستا قەیرانی دەمامک نییە بەڵام ئەگەر قەیران لە هەر شتێکدا بێوێ ڕووبدات بەم شێوازە ڕوبەڕووی ببینەوە دڵنیا بن هیچ قەیرانێک لە هیچ شتێکە ڕوونایەت وەکو ئەوەی کە چەند ڕۆژێ لەمەوبەر ئاگادار بووین کە لە بەنزینخانەکان بنزین زۆر بە شێوازێک وا ئەبینرا کە قەیرانەوە کەچی قەیرانیشتە بۆ هەر هاوڵاتیان خۆیان ببوونە هۆی ئەوەی کە سەرەیەکی زۆر لە بنزینە بگیرێت و ئەم کارانەی کە هاوڵاتیان ئەنجامی دەدەنەوە دڵنیاییە هەم بۆ دەرونی خۆیان و هەم بە چواردۆرەکەشتیان ئەوە دەگەێنن کە ئێمە هاوکارین لە هەر ڕووداوێکی نەخوازرا و کە ڕوو لە کوردستانمان بکات. هەرچەندە بڕیار بوو ئەمڕۆ پەرلەمانی عێراق متمانە بە کابینەی نوێی حکوومەت بدات و کۆبێتەوە بەڵام لەسەر داوای محەممەد تۆفیق ئەلاوی ڕاستپێدراوە بۆ پێکەنانی حکوومەت بۆبوونەوەی پەرلەمان بۆ سبەی دواخرا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە هاوکارمان فاروق محەممەد لە دیسکی عەرەبی و عێراقی کوردستان 24 لەگەڵمانە بێت. بەڵێ داوای لێکم بفەرمێ بۆ ناوی ستۆدیۆ. کاک فاروق فەرموو بەخێر هاتی دانی باش بەخێر هاتی باش. بەخێر هاتی کاک فاروق بەیانی کە هاتم زۆر مەشغوڵ بووی کە بەیانی باشم کرد زۆر خۆشیش هەموو بەیانیانێک کە بەیانی باشەکەم کاک فاروق بە دەنگی یاونە باش ئەزانم مەگەر هەر چەند کەسێکی لێبم دەنگی کاک فاروق زۆر تەرکیزەکە بەسەری هەمیشە پڕوزەیە بەڕێز بەخێربێ. کاک فاروق هەر وەک دەزانین کە ئەمە چەند ڕۆژێکە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت کە محەممەد عەلاوی ڕاستپێدراوە بۆ پێکهێنانی ئەو کابینێت چەند ڕۆژێکە باڵین وایە کە دوا ئەخرێت کۆبوونەوەکە ناکرێت بەهۆی ئەوەی کە ڕێژەی یاسایی کەمە و ڕێژەی یاسایەکە ئەنجام نەدرایان کەم و کورتیتیا هەیە هۆکاری چییە کە دیسانەوە ئەمڕۆژ لە دوایەوەی کە لە 48 کاتژمێر داوایان کرد کە دوا بخرێت دیسانەوە ئەمڕۆ بۆ ڕۆژی یەکشەمە کۆبوونەوەی پەرلەمانیان دواخست. سەرەتا کۆبوونەوەکە هەر لەسەر داوای خودی محەممەد تۆفیق عەلاوی بووە دواخستنەکەی کۆبوونەوەکەی ئەمڕۆ بەڵام ئەگەر بۆ پێشتر بگەڕێنەوە لە ڕاستیدا هەر لەو کاتەوەی کە بەڕێز عەلاوی ڕاستپێدراوە بۆ سەرۆکایەتی حکوومەت کێشمەکێشمی سیاسی زۆر هەبووە بەتایبەت لە نێوان کورد و سونیەکان ئەوان لەگەڵەوەدان کە دەبێت مافی پێکاتەکان لە عێراق پشتگوێ نەخرێت و وا بکرێت کە لە بڕیاردانی چارە نووسساز کورد و سونە بەشداریان پێ بکرێت. خودی عەلاوی لەلایەن کوتلە سیاسیەکانەوە بە ئیتیفاق هاتووە کەواتە کە خۆی با ڕێکەوتنێکی سیاسی نێوان کوتلە سیاسیەکان هات بێت ئەی بۆ کوتلە سیاسیەکانی دیکەی غەیرە شیعە بۆیان نەبێت کە ڕێکەوتن هەبێ بۆ دانانی وەزیرەکان. بە نسبەت هەرێمی کوردستانیشەوە ئەمە بابەتێکی چارە نووسازە و دەبێت پرسوڕا بە دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان بکرێت. باشە کاک فاروق بۆچی هەمیشە شتە دووبارە بێتەوە لە پێکهێنانی کابینەی حکوومەت بۆ ینی حکوومەتی عێراق ئاڵۆزی تێکەوێت یاخود ئەوە چەند جارێکە ئەم شتانە دووبارەتەوە هۆکاری چییە؟ لە ڕاستیدا خۆ دەزای عێراق وڵاتێکی فرە نەتەوە و فرەئین و فرەپێکات هەیە بۆیە دانانی حکوومەت هەروە بە ئاسانی تێناپەڕێت. هەر خودی نێوان کوتلە شیعەکانیش لە نێوان خۆیاندا کێشە و ئاڵۆزیان لە نێواندا هەیە بۆیە ڕێکەوتن لەسەر کەسێک زۆر ئەستەمە
بۆ سەرۆکایەتیکردنی ترۆپچی دەسەڵات لە عێراق چونکە ئەو دەسەڵاتانەی سەرۆکوەزیران هەیەی لە عێراق زۆر زۆرە کەواتە ئەو کەسێ دەبێتە سەرۆکوەزیر لە عێراق هەموو دەسەڵاتێکی هەیە لە وڵاتەکە بۆیە زۆر جار لە حکوومەتەکانی پێشوشدا وەک بەڕێز داماژت پێدا کە ئەو ناکۆچیانە سەر هەڵەدەن زۆر دەخایەنێ کاتی پێکێنان و تەشکیلکردنی حکوومەت ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو ناکۆچیانەی نێوان لایەنە سیاسیەکان جا شیعە بێ یاخود شیعە لەگەڵ کورد و سوننەش بێ. بەڵێ کاک فاروق هەرچەند کە کوتلەی سائیرون کە ڕێبەرەکەی مقتەدا سەدرەت جەخت لەوە ئەکەنەوە کە ڕێژەی یاسایی تەواوە هیچ کێشەیەکی تیانە بەڵام لەگەڵەوەشە پەرلەمان هەر ڕۆژ بە ڕۆژ کۆبنەوەکە دوا ئەخات محەممەد علاوی بۆ خۆی داوای کردووەکە کۆبنەوەکە دوا بخرێت. باسی مقتەدا سەدرت کرد مقتەدا سەدر یەکێکە لەوانەی کە زۆر بە توندی پشتگیری لە علاوی دەکات لە ڕاستیدا هەر خۆشی کاندیدی کرد بۆ ئەو پۆستە و ئەگەر قسەی مقتەدا سەدری لەسەر نەبووایە بەڕاستی لەو بڕواایەدا نەبوو کە بەڕێز علاوی کاندید بکرێت بۆ پۆستە. ئێستا کە مقتەدا سەدر لە پشت ئەم هەوڵەوەیە بەشێک لەلایەنە شیعەکانیش پەشیمان بوونەتەوە لە دەنگدان بە خودی علاوی وەکو ئەو دە پەرلەمانتاری عەسایبی ئەهل الحاق بابلیون و زۆرێک لەوانەیە لە نێو هاوپەیمانێتی فەتحدان بەڵێ بۆیە ئێستا بە تەنیا سایرون ئەوەی دیارە کە پشتگیری تەواوی لێ دەکات بەڵام علاوی دەرچی بەوە کرده بوو ترسی لەوە هەبوو کە بە پەشیمان بوونەوەی بەشێک لە پەرلەمانتارانی فەتح تەنیا بە سایرون بۆی ناچێتە سەر بۆیە داوای ئەو دواخستنەی کردووە کە کورد و سوننەشی لەگەڵ نەبێ و ئەگەر شیعەکانیش نیوەیان لەگەڵ نەبێکەواتە ئەو حکوومەتە چۆن دەتوانرێت متمانەی پێ بدرێت بۆیە پێدەچێت ئەمڕۆ تاکوسبەی کۆبوونەوەی زۆر گرنگ کۆبوونەوەی چارە نووساز لەگەڵ هەردوو پێکاتی کورد و سوننە و وەشیعەکان لە نێوان خۆشیاندا بەڕێز علاوی ئەو کۆبوونەوانە لەگەڵان ئەنجام بدات. باشە کاک فاروق ئەو زانین کە ئێران و ئەمریکا ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە کابینەی نوێ و دەستنیشانکردنی هەرچەنە پاڵپشتی خۆیان بۆ کابینەکەی محەممەد علاوی دووپات کردوتەوە بەڵام کە پشتیوانیان کردو و بەشێکیش لە خۆپیشاندەران هۆکاری چییە کە دوا کەوتو لە کاتێکە ئەوانیش بە هەمان شێوە ڕۆڵیان هەبوو لە پشتیوانیکردنەکەی ڕاست دەکەین خۆی دەستێوەردانی دەرەکی ئەمە شتێکی شاراوە نییە لە عێراق بەڕاستی هەریەک لە وڵاتانی هەرێمی بن وڵاتانی جیهان بن بە تایبەت هەردوو جەمسەرەکە ئێران و ئەمریکا لە یەکلاکردنەوەی پۆستەکان لە یەکلاکردنەوەی کێشە سیاسیەکان دەستیان هەیە. شەقامی عێراقی من لەگەڵەوە دانیم کە لەگەڵ ئەو ڕایی کە دەڵێ شەقامی عێراقی لەگەڵیدایە هەندێک لە لایەنگرانی سەدر خۆیان خزاندە بووە ناو خۆپیشاندەران ئەوانە بوون دەیانگوت ئێمە لەگەڵ کاندیدکردنی یان ڕاستپاردنی علاوی داین بۆ پۆستە ئەجینا ئێستاش ئەگەر بەڕێزت وەکبینی وتە گۆڕەپانەکانی خۆپیشاندان زۆربیان نیشانەی ئێکسیان بەسەر وێنەکەی بەڕێز علاوی داهێناوە و بە هەموو شێوێک لەو راپۆرتانەی لەو هەواڵانێکی ئێمەش دەیکەین خۆپیشاندەری ڕاستەقینەی گۆڕەپانەکان ڕەتی دەکەنەوە کە علاوی ببێتە سەرۆکوەزیران بۆ چونکە خۆی لە دوو پۆستدا پێشتر پۆستی وەزیری هەبووە و هەروەها تۆمەتباریش بوو بە گەندەڵی سزاش درا بە غیابی بەڵام ئیتر ئەوان دانانی هەر کەسێک یان ڕاستپاردنی هەر کەسێک بۆ پۆستەکە ڕەت دەکەنەوە کە حیزبی بێ یەک دووەم پێشتر پۆستی هەبوو بێ سەربەلایەنێکی سیاسی بێت و ئەمە بە هیچ شێوەیەک هێڵی سوورە لە لای خۆپیشاندەرانەوە بەڵام تا چەند ئەمەیان بۆ دەچێتە سەر و تا چەند ڕووداوەکان بە ئاقارێکی دیکەدا دەڕۆن ئەمەیان شتێکی کێ هەڵوێستی کورد بەرامبەر حکوومەتەکەی محەممەد تۆفیق علاوی بە شێوەیەکە دەڵێ ئەگەر کابینەی حکوومەتەکەی کارنامەکەی ئەمە بێت بەم شێوە ئێمە بەشدار نابین تایە و سونەش دەڵێ با کۆبوونەوە بکەین بەڵام بۆ ئەو ڕەتکردنەوەی متمانەدان ینی قوبوڵی متمانەدانەکەی ئەمانە چەندێک کاریگەری ئەبێت لە پێکێنانی حکوومەتەکەی علاوی خۆی
بۆ کورد و سونە دوشتی جیاوازن کورد دەیەوێت بە پلەی یەکەم پارێزگاری لەو قوارە سیاسیە بکات کە ئێستا هەیە نەبێتە نەریتێک بۆ حکوومەتەکانی دوای ئەم حکوومەتە بەبێ گەڕانەوە و بەبێ پرسکردن بە دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان بە حکوومەت هەر لە خۆیانەوە وەزیر بۆ کابینەکان دابنێن و هیچ حیسابێک بۆ بڕیاری سیاسی هەرێمی کوردستان نەکرێت خۆ لە سەردەمی حکومی پێشوشدا لە سەردەمی سەدام لە سەردەمی پاشایەتیدا ئەو سەرۆک کۆمارانەی پێشووتر سەرۆک وەزیرەکان هەمووی نوێنەری کوردی تێدا هەبووە بەڵام بەبێ گەڕانەوە بۆ ئەو دەسەڵاتە سیاسی یاخود ئەو حیزبە سیاسیانەی کە داوای مافەکانی گەلی کوردیان کردووە بۆیە ئەمە سەبارەت بە کورد سەبارەت بە سونە لە ڕاستیدا سونەکان هەز دەکەن لە هەموو شتێکی عێراقدا پەراوێز خراون بۆیە دەیانەوێت کاتێک کە حکوومەتێک پێک دەهێنرێت بە زۆرینەیەکی شیعە بڕیار لەسەر چارەنووسی سونەش نەدرێت یعنی هەر شیعە بێ وەزیر بۆ سونە دیاری بکات بۆ کوردیش دیاری بکات ئەی حکوومەتەکەش زۆرینە شیعەیە دەسەڵاتی حرەمی دەسەڵات بەدەست شیعەوە بێ ئەی کەواتە مافی پێکاتەکانی دیکە لەکوێوە دەبێت کەواتە سونە هەوڵ دەدات بە تایبەتی بەڕێز محەممەد حەلبوسی کە سەرۆکی پەرلەمانە دەیەوێت وەکو ئەوەی کە خۆی سەرۆکی پەرلەمانە ناکرێت ینی هەندێک شت هەیە بیکات داوای کردووە کە کۆبنەوەکە بکرێت بەڵام دەیەوێت بە شێوەیەکی یاسایی ئەو مافە یاخود مافی متمانەدان بە حکوومەت بستێنێتەوە بە ڕێگەیەکی یاسایی کاک فاروق لە پێکاتی حکوومەتەکەی محەممەد عەلاویە چەند وەزارەتێکی گرنگ و هەستیار بە بەتاڵی جێهێڵراون ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر ئەدای ئەم حکوومەتە گەر بێک بێت بەڵێ هەندێک وەزارەت پۆستی کورد بوون خۆی لە ڕاستیدا هەژدە وەزارەتیان دانرا بوون وابزانام ئێستا شەر هەژدە وەزارەتە ئەو وەزارەتانەی بەر کورد دەکەون بە بەتاڵی جێهێڵدرابوون بۆ ئەوەی دواتر ئەگەر دەنگ لەسەر ئەو هەژدە وەزارەتەش بدرێت دواتر بەڕێز عەلاوی قسەی زیاتر لەگەڵ کورد بکات و بتوانێت لەگەڵیان ڕێبکەوێت لەگەڵ کورد بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی ئەو پۆستانە پڕ بکرێنەوە ئەجینا پۆستەکانی دیکە هەمووی کاندیدی بۆ داناون وەکو خۆشی دەڵێ کە وەزیرەکان سەرجەمیان سەر بەخۆن بە سەر بە حیزبە سیاسیەکان نین بەڵام لە پشتی پەردەوە شتێکی ترە ئەمە قسەیەکی دیکاڵ دەگەن بەڵێ جەنابەت وەک لە دیسکی عەرەبی و عێراقیە بە بەردەوام لەناو هەواڵەکانی ئەو دوو دیسکیت بە پێی ناسینت بۆ محەممەد عەلاوی کە ئەم چەندێکە لەناو پێکێنانی ئەم حکوومەتەیە بەم شێوە هەر لە سەرەتاوە لەگەڵ حەلبوسیە ناکۆکی هەیە ئەمە پێ دوایە کە حکوومەتەکەی سەرکەوتوو بێت کە هەر لە سەرەتەوە لەگەڵ سەرۆکی پەرلەمان ناکۆکی هەیە بەڵێ گەشتبینی خۆت وەکو خۆت بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی لە ڕاستیدا من زۆر سێرچم لەسەر کردەوە خوێندومەتەوە لەسەری کە کەسێکی لە خانەوادەیەکی زۆر ناسراوی بەغدا بوون کەسێک بووە کە زەرمەندی زۆری سەردەمی ڕژێمی سەدام بووە ئەمە این کاری لێ ناکرێت بەڵام کە ئێستا هاتووە ڕاست پێدراوە بۆ پێکێنانی حکوومەت و پێشتریش لەگەڵ ئايات عەلاوی بووە خۆی دەڵێ ئامۆزان و ڕۆڵی هەبووە لە نێو ئەو هاوپەیمانی وەتەنیە و پێشتریش حیزبی داوە ئەوانە چەندین جار بە حیزبی ئیسلامی و لیبرالی ئەوانەدا هاتووە بەڵام لە ئێستا بۆ سەرکەوتو نابێت چونکە یەکەم هاوشێوەی عادل عەبدولمەهدی هیچ کوتلەیەکی سیاسی گەورە بە تەواوی لە پشتی نییە چونکە هاوپەیمانی سایرونی مقتەدا سەدەر جێی متمانە نییە هەر کاتێک دەستی لێت بەردا دەستی لێ بەردەدا کەواتە خۆشی سەر بە کوتلەیەک نییە ناتوانێت لە بەجێهێنانی ئەرکەکانیدا وەک پێویست سەرکەوتوو بێت تۆ ئەگەر تەماشای کارنامەکەشی بکەی کارنامەکەشی بە شێوەیەک نووسراوە کە بۆ 3-4 ساڵ بێت لە کاتێکدا ئەوەی داوا دەکرێتەوەی ئەم حکوومەتە حکوومەتێکە بۆ ماوەی ئەو پەڕی تا 1 ساڵ بۆ ڕێگە خۆشکردن زەمینە سازکردن بۆچی بۆ هەڵبژاردننی پێشوەختان و هەڵوەشانەوەی پەرلەمانی بێگومان کەواتە بەڕێز عەلاوی بۆ ناتوانێت سەرکەوتوو بێت ئەو کێشانەی لە عێراقدا هەن ئێستا بە پلەی یەکەم ئەوەی خۆپیشاندەر ئەوەی شەقام داوای دەکات یەک دۆزینەوە و سزادانی بۆ کوژانی خۆپیشاندەرانە کە ئەمە بەڕاستی ئەرکێکی قورسە چونکە
خۆ دەزانی لە دەسەڵاتی سەربازیدا لە عێراق شتێکی کە هەیە کە بەشێک لە میلیشیاکان لە دەرەوەی بڕیاری سەرکردایەتی یاخود حکوومەتدا کار دەکەن کەواتە گرتنی زڵەوی ئەم گروپانە بەڕاستی ئەستەما لە عێراقدا بۆیە ناتوانێت ئەمە بکات و هەروەها ئەوەی کە خۆپیشان دەرجگە لە سزادانیەوە بکوژانە پێکێنان یاخود ئامادەسازیە بۆ هەڵبژاردننی پێشوەختە ئەمە ژارکێکی دیکەی قورسی سەرشانی عەلاویە کەواتە عەلاوی بەڕای من جیا لەوەی کە پشگیری کورد و سونەشی لەگەڵدان نیە و بەشێکی شیعەشی لەگەڵدانە کەواتە چۆن بتوانێت لە ئەرکەکەیدا پێت وایە هەڵوێستی عەلاوی بەرامبەر کورد چۆنە بێت چاوەڕێ دەکرێت ئەم ڕۆژ تاکو و سبەی شەویش لەوانەیە کۆبوونەوەکان بەردەوام بن هەوڵ دەدات ئێستا هاتوۆتە ئەو بڕوایی کە دەبێت لەگەڵ کورد ڕێک بکەوێت و بگاتە لێک تێگەیشتن چونکە ئەوەی تێ ناپەڕێت بڵێ ئەگەر تێش پەڕێنن لەوانەیە ئەگەر شیعە هەمووی لەگەڵەوە بێ وەکو بڕیارەکەی دەرکردنی هێزەکانی ئەمریکا بە زۆری نەتەی پەڕێنن بەڵام ئایا لە ئەداکردنی سەرۆکایەتی حکوومەتێک بەبێ گەڕانەوە بۆ کورد و سونە سەرکەوتو دەبێت ئەمەش وەڵامەکەی ئاشکرایە زۆر زۆر سپاس زۆر سپاس دەکەین کاک فاروق محەممەد لە دیسکی عەرەبی و عێراقی زۆر سپاس بۆ زانیاریەکان بەڵێ دەچینە پاکێجێک کە ئەمریکا یەکێکە لە وڵاتانەی کە هاوڵاتیەکانی بایەخێکی زۆر بە بەخێوکردنی ئاژەڵ بە تایبەت سەگ دەدەن هەر بۆیە لە زۆربەی شارەکان پارک و شوێنی تایبەتیان بۆ دابین دەکەن بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن بۆ یاری و پیاسەکردن لەگەڵ سەگەکانیان ڕوتە بکەن. ئێرە یەکێک لەو دایان پارکە جوان و خنجیلانانەیە لە واشنتۆن تایبەت بە سەگی ماڵی بە هەموو پێداویستیەکانیەوە. لەم کەش و هەوا ساردەدا ئەوەی سەرنج ڕادەکێشە و وال لێ دەکات بۆ ماوەیەکی هەرچەند کورتیش ڕاوەستی و سەیری ئەم پارکە بکەی یاریکردنی گەرموگوڕی سەگەکانە. ئەم سەگانە زۆربەی ئێواران لەلایەن خاوەنەکانیان دەهێنرێنە ئەم پارکە بۆ یاری و پیاسەکردن. ئەوەش بە گوتەی خۆیان بەشێکی گرنگە لە ژیانی ڕۆژانەیان. من ڕۆژانە دێمە ئەم پارچی سەگانە و کاتێکی خۆش بەسەر دەبم لەگەڵ سەگەکەم ئەوە سەگەکەمە کە لە زۆری هایسکیە و پێویستی بەڕاکردنیشی زۆرە بۆ ئەوەی وزەی خۆی وەرگێ ئەوەش خۆشترین کاتی ڕۆژەکەیەتی و ئێرە بۆ من و ئەوانیش خۆشە. هەندێک جار خاوەنی ئەم سەگانە کاتی ئەویان نییە وەکو پێویست پێیان ڕابگەن و لە ماڵ بیان هێننە دەر. بۆیە ناچار دەبن کەسێکی تایبەتیان بۆ بگرن بۆ ئەوەی کاتیان بۆ دانێت و یاریان لەگەڵ بکات. کەیت پەرستارێکی تایبەت بە سەگانە. ڕۆژانە چەندین سەگ لەگەڵ خۆی دەهێنێتە ئەم پارکە و پیاسیان پێدەکات. ئەو دڵخۆشە و دەڵێ ئێرە شوێنێکی جوان و زۆر تایبەتە بۆ سەگەکانم. من چاودێری هەشت سەگ دەکەم و ئەمڕۆ جەکی و سێتم لەگەڵە. ئێرە شوێنێکی خۆشە بۆ هەمومان چونکە هەندێک شوێنی شارەکە زۆر قڕباڵغ و شوێنی ئاوای لێ نییە. لەو ڕۆی کە سەگ بە گیانلەبەرێکی بەوەفا ناسرا و زیاتر لە هەموو گیانلەبەرەکانی دیکە تێکەڵ ژیانی ڕۆژانی مرۆڤەکان بووە لە زۆربەی وڵاتان بایەخ و گرنگی زۆری پێدەدەن و زۆر جار بە گوتەی خاوەنەکانیان توانیوێتی هەندێک لە بۆشایی ژیان بەتایبەت تەنیاییان بۆ پڕ بکاتەوە بۆیە وەکو ئەندامێکی سەرەکی خێزانەکەیان چاوی لێ دەکەن و هەوڵ دەدەن وەک خۆیان هەموو پێداویستیەکانی ژیانی دابین بکەن. وری عوسمانی کوردستان 24 واشنتۆن. کۆمپانیای گوگل زاراوەی سۆرانی لە ناو زمانەکانی ئەو تۆڕە زیاد کرد. کۆمپانیای گوگل دوای ئەوەی زمانی کوردی بە شێوازی کرمانجی لاتینی بۆ ناو خزمەتگوزاریەکانی ئەو تۆڕە زیاد کرد دواتر کۆمپانیاکە زاراوەی سۆرانیشی بۆ بەکارهێنەرانی ئەو تۆڕە زیاد کرد. ئێستا دەتوانن وشە و ڕستا بە زمانی کوردی بە شێوازی سۆرانی بۆ سەرزمانەکانی دیکە وەرگێڕن و بە پێچەوانەشەوە. ڕاستی هەنگاوێکی زۆر زۆر باشە چونکە زۆر جار ئەگەڕی سێرچەکەی جاروایە ئەگەر بە کرمانجیەکە ینی نەتوانیت بە سۆرانیەکە یاخود بۆ ئاسانکاریێکی زۆر باشە چونکە سەرچاوە هەیە
بەڵام ئەگەر بتوانانی بەزاراوەیەک دەسەکەوێ باشترە. وەکوان بەیانەیەکە من تۆ سەیری ڕەنداونمانە کرد کە ئەو هەواڵم بینی لە جێ خۆمشم هاژە شۆک بووم تەنم پێ خۆشە. ئێستا بە یەکەوە ئەچینە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەبینین کە بەم شێوەیە. $100 ئەمریکی بەرامبەر بە 120,350 دینارە. 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر 130,000 دینارە. 100 پاوەندی بەریتانی 155,000 دینارە. 100 لیرەی تورکی بە 19,700 دینارە. 100,000 تومەنی ئێرانی 7,800 دینارە. و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە. مسقالێک زێری عیار 24 بە 318,000 دینارە و مسقالێک زێری عیار 21 بە 278,000 دینارە و مسقالێکیش زێری عیار 18 بە 238,000 دینارە کە هەموو جارێکیش کە سوتفاکات من و تۆ بەهای درا و زێڕەکانە خوێندنەوە من زێرم بەرئەکەوە وەک یەکێ بڵێ من زۆر حەزم لە زێرە هیچ حەزیشت بلێنێ خۆزگە بەهای زیو وایە. بەڵام سۆڤان دیقەتەیە کە نرخی تومەن ڕۆژ بە ڕۆژ زیاتر دابەزێت زێڕیش بەرزترە بێت. من زۆر کاریگەری هەیە لەسەر هەر لە ڕووداوە سیاسیەکان ئەو کۆرۆنا ئێستا کاریگەریکی زۆرە کات سەر نرخی ئەو دراوە شەوەی لیرەی تورکیش بەڵە. مقتەدا سەدر داوای ڕاگررتنی خۆپشاندانەکان نەکات. مقتەدا سەدر ڕێبەری ڕوتی سەدر لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردوتەوە. کا پێویستە لە پێناو تەندروستی هاوڵاتیان و ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و خۆپشاندانەکان نوێژی بە کۆمەڵ تا ماوەیەکی نادیار ڕابگیرن. ڕێبەری ڕوتی سەدر داواش لە هاوڵاتیان دەکات نەچنا کۆڕ و کۆبوونەوەکان و ئەم ماوەیە لە قەرەباڵقی دوور بکەونەوە. حاڵەتێکی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە بەغداد تۆمارکرا. وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند حاڵەتێکی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە بەغداد تۆمارکرا. وەزارەتی تەندروستی عێراق ئاماژەی بەوەش کردووە ئەو هاوڵاتێک تووشی کۆرۆنا بووە ئافرەتێکە و تەمەنی 33 ساڵە و بەم دوایە لە ئێران گەڕاوەتەوە. ئێستش نزیکەی 10 حاڵەتی توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق تۆمارکراوە. تیدرۆس ئەدهۆنام سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ژمارەی توشبووان بە کۆرۆنا لە چین دەڵێت کە لە 79,000 کەس نزیک دەبێتەوە و 279 کەسی دیکەش گیانیان لەدەستاوە. ئەدهانۆم دەڵێ لە ئێرانەوە 97 حاڵەت هەبووە کە بۆ 11 وڵات گوازراونێتەوە. لە 24 کاتژمێری ڕابردوو چین 329 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسەکەی ڕاگەیاندووە. کەمترین ژمارەی توشبوونە لە ماوەی مانگی ڕابردوو. تێکڕا 78,959 کەس لە چین توشبوون و 2,791 کەسیش گیانیان لەدەستداوە. لە دەرەوەی چین 4,351 کەیس لە 49 وڵات تۆمارکراون و 67 کەسیش گیانیان لەدەستداوە. لە دوێنێەوە دانیمارک، ئەستۆنیا، لیتوانیا، هۆڵەندا و نایجیریا یەکەم حاڵەتی توشبوون بە کۆڤید-19 لە وڵاتەکەیان ڕاگەیاندووە. هەمووشیان لە ئیتالیاوە بۆیان گوازراوەتەوە. 24 کەیسیش لە ئیتالیاوە بۆ 14 وڵات گوازراونەتەوە. 97 کەیسیش لە ئێرانەوە بۆ 11 وڵاتی دیکە گوازراونەتەوە. بەڵێ. ئەمەی کە بینیبان ئێستا ئەو مەترسیە دروست دەکات کە تەنانەت کە سەیری راپۆرتەکە ئەکەیت ئەبینیت تەنها ئێران وای کردووە کە 11 وڵات لە ئێرانەوە ئەم نەخۆشیان بۆ بگوازرێتەوە بەمەرجێ کە چین سەرەتا کە تووشی ئەو حاڵەتە بوو ئەوەندە خەڵک لێوەی یعنی تەشەنەی نەکرد بە وڵاتانە بەو خێراییە بەڵام لە ئێران زۆر بە خێراییەکی زۆر بە وڵاتانی دیکە بڵاو بۆ یا هۆی ئەوەیە کە خەڵکێکی زۆر سەردانی ئێران دەکەن و هاتوچۆی پیاەکەن و هاچوی بازرگانی و هەروەها جگە لەوەش لە ڕووی ئاڵوگۆڕی سیاسیەوە ئەوەش لە یاد نەکەی لە ئێران کەسایەتە سیاسیەکان کەسایەتە ئاینیەکان توش بوون
وەزیری تەندروستی ئێران تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە چەند کەسایەتێکی ئاینی پەرلەمانتاری ئێرانیش بە هەمان شێوە توش بووە. بەڵێ هەر بۆیش پەرلەمانی ئێران ئەو بڕیارەی دەرکردووە کە کۆبنەوەکانی پەرلەمان دوابخات ئەگەر بەم چەشنە و بەم شێوەیە بڕوات زۆر لەوە زیاتر کۆرۆنا پەشە ئەسێنێت لە ناو ئێران ئەگەر ڕێگری لێ نەکرێت. گوتەبێژی پاپای ڤاتیکان ڕەتی دەکاتەوە پاپا تووشی کۆرۆنا بوو بێت. ماتیۆ برۆنی گوتەبێژی پاپای ڤاتیکان هەرچەندە تەندروستی پاپا باش نییە بەڵام هیچ ئاماژەیەک نییە کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو بێت. ڕاشی گەیان پاپا لە ڕێوڕسمی نزاکردن بەشداری کردووە بەڵام تا تەواو چاک نەبێتەوە بەشداری کۆبوونەوە و دیدارە گشتیەکان ناکات. گوتەبێژی پاپای ڤاتیکان ئاماژەی بەوەش کردووە چەند ڕۆژێکە پاپا کۆکەی گرتووە و دەنگی بە تەواوی نەبێستراوە ئێستا تەندروستی بەرەو باشی دەچێت. بەڵێ مەرج نییە ئەوەی شکا کۆکەیەکی ئاسایی ئەگرێت یا هەر پەسیوێکی ئاسایی فلاونزایەکی ئاسایی یەکسەر گومانی ئەوەی لێ بکرێت کە ئەمە کۆرۆنای گرتووە ئەمەش دڵڕاوکی دروست دەکات و چەند جارێک پزیشکان ئەوانەی کە لێکۆڵینەوە لەسەر کۆرۆنا ئەکەن باس لەوەکەن دڵڕاوکێ و سترێس و گومانکردن زۆر زۆر خەتەرناکە زۆر زۆر مەترسیدار بەرگری لەش زیاتر داوەبەزێنەوە کاتەوە نیە زووتر دووچاریەوە بیتەوە گەر توش بیت خوا نەخواستە بەڵام ناشکرێر نەکۆکی کۆکی ناوێری یەکسەر بەنەوە کۆرۆنای کردووە. نائتر هەوا کەش و هەوا بەرەو گەرمی ئەڕوات و بەرە حتا تەنانەت لە چینیش وا ڕێژەکە بەرەو داوازین ئەڕوات بەرەو داوازین ئەڕوات کە چاکبوونەوەکان ینی بەرزترە بێتەوە ئەوانەی کە کۆرۆنایان گرتی بوو باشترە بێت دۆخی تەندروستیان باشەکەنەوە حاڵەکانیش کەمتر بێتەوە. پەنابەرانی چینی دوای گەڕانەوەیان لە وڵاتەکەیان بۆ پورتوگال لەسەر خواستی خۆیان لە پێناو پاراستنی پورتوگالیەکان لە ڤایرۆسی کۆرۆنا تێکەڵ بە کۆمەڵگەی ئەو وڵاتە نابن و لە ماڵەکانیاندا دەمێنەوە خۆیان کەرەنتی کردووە. ئەوان تەنانەت بۆ خواردن و پێداویستی ڕۆژانەش ناچنە دەرەوە ئەو لەلایەن دۆست و هاوڕێیانیان لە پورتوگال کە هاوڕەکانیان لە پورتوگال دۆست و هاوڕێیانن خۆراک و پێداویستیەکانیان بۆ ئەگەندرێتە بەردەم دەرگای شوقەکانیان ئەوە ینی هەڵوێستێکی زۆر زۆر مرۆڤانەیە بابەیەکەوە بینەری ئەم هاوسەری. هەزاران پەنابەری چینی لە پورتوگال بە تایبەتی لە لشبوونەی پایتەختی ئەو وڵاتە دەژین کە هەندێکیان بۆ بەسەربردننی سەری ساڵی چینی سەردانی چینیان کردبوو. ئێستا گەڕاونەتەوە پورتوگال. ئەوان دەڵێن ئەم کارە تەنها لە بەرژەوەندی خۆمان ناکەین بەڵکو نیگەرانی دراوسێ پورتوگالیەکانمانین. ئەم جۆرە ڕێکارانە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەلایەن چینیەکان لە هەموو جیهان دەبینرێت کە بەرزی ئاستی هۆشیاری چینیەکان دەردەخات سەبارەت بە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری کۆرۆنا. لە ناوەڕاستی لشبوونە سێ قوتابی لە یەک شوقە دەژین کە هەموو کاتەکانیان لە ماڵەوە بەسەر دەبەن و تەنانەت بۆ پێداویستیەکانی وەک خۆراکیش ناچنە دەرەوە. لەلایەن دۆست و هاوڕێکانیان خواردن و پێداویستیەکان دەگەێنرێت تا بەردەرگای شوقەکەیان. دەبێ ئێمە بەرپرسیار بین و گرنگی بدەین بە بڵاوبنەوەیان ڤایرۆسە بۆیە سەرجەم پەنابەرە چینیەکانی پورتوگال بڕیارماندا بە کەرەنتینەکردنی خۆمان لە ماڵەکانمان. ئێمە پێویستە بەم جۆرە پارێزگاری لە تەندروستی پورتوگال و پورتوگالیەکان بکەین. Decidiram fazer isolamento voluntário. پەنابەرانی چینی پورتوگال بە وڵاتی دووهەمی خۆیان ناو دەبن. تەندروستی کۆمەڵگای پورتوگالیشیان پێگرنگە و چەند لایەنێک بۆ بەڕێوەبردننی کاروباری پەنابەرانی چینی بۆ هاوکاریکردنی هاوڵاتیانی خۆیان پێدانی شوقەی بێبەرامبەر و گەیاندنی خواردنی ڕۆژانە بۆ ئەوانەی لە چین گەڕاونەتەوە بۆ پورتوگال گرتۆتە ئەستۆ. لە سەرجەم شوێنە گشتیەکان بە دانانی تابلۆ و لافیتە هاوڵاتیانی خۆیان ئاگادار دەکەنەوە کە نیگەران نەبن شوقە و خواردنی بێبەرامبەر بۆیان دابین کراوە بۆ ئەوەی ناچار نەبن بۆ پەیداکردنی بژێوی ژیان و کرێی شوقە کار بکەن و بە ناچاری تێکەڵ بە کۆمەڵگای پورتوگال بن. بەڵێ لە ئین هاوسەکە باس لەوە ئەکات کە ئەوانەی کە خواردن و پێداویستیان بۆ ئەبەنە بەردەمی شوقەکانیان کەسانێکن کە ئەو ڕێکخراوانن یاخود کەسان دوستای هاوڕێیانن و کەسانێک کە لە ڕێکخراوێک کار دەکەن کە کاروباری
ئەو کەسانی کە پەنابەرن لە وڵاتی پورتوگال و تەنهاوە نییە بە ماوەی مانگێکی تەواو ئەوان کرێی شقۆنەدە تەنها بۆ 14 ڕۆژ بۆ 14 ڕۆژ تەنها ئەمێننەوە کە لە ماوەی ئەو 14 ڕۆژان بڵاوبوونەوەکە ئەگەر کەسەکە توش ببێت لە بڵاوبوونەوە بۆستن و لە زۆرینەی وڵاتانی جیهان چینیەکان وجودیان هەیە بڵاوبوونن ئێستا ئەوانە خوێندکار بوون لەوێ وامە زۆر هەڵوێستێکی جوانە تەنانەت خۆیان حەز ناکەن کە تێکەڵاو ببن لەگەڵ کەسی ترا لەوە چ ئێستامە کەسێ ببینین هەژە دەمێکە نەمان بینی بە یەکسەر باوشی پاکەین تەوقەی لەگەڵاکەین چۆین چاکی بەڵام باوەڕکەن چەند ئێستا لە یەک دوور بین و یەکتریمان بینی زۆر لە یەک نزیک نەکەوینەوە بەم چەشنە زۆر زیاتر ئەتوانین ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بین بێگومان لەگەڵ دەستشتنی بەردەوام دەستمان هەمووی وشک بووە هەر بە بەردام بیشە و کرێمی لێبە. زانایانی رووسیا لە ناوبردننی خانەی شێرپەنجە بەبێ نەشتەرگەری نزیک بوونەتەوە. زانانی زانکۆی سامەرا لە رووسیا ڕایانگەیاند هەوڵ دەدەن لە ڕێگەی بەکارهێنانی ترپە موگناتیسیەوە خانەکانی شێرپەنجە بەبێ نەشتەرگەری لە ناوبەرن. زانانی رووسیا ئاماژیان بەوەش کردووە موگناتیسیەکە بەبێ ئەوەی زیان بە بەشە تەندروستەکانی جەستە بگەێنێت خانەکانی شێرپەنجە دەستنیشان دەکات. زانکۆی سامەرا لە رووسیا ئاماژەی بەوەش کردووە کە دەڵێن زانەکان داهێنانەکان تاقی کردوتەوە بەپی ئەنجامەکان سەرکەوتوو بووە و زانەکانی رووسیا ڕەشیان گەیاندووە کە پێشتر بەکارهێنانی ترپەی موگناتیس بۆ دیاریکردنی نەخۆشیەکان تاقی نەکراوەتەوە و لێکۆڵینەوە لەسەر کاریگەریەکانی نەکراوە بەڵام ئەنجامەکان لە بەکارهێنانی ئەو داهێنانە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکان و لە ناوبردننی خانەکانی شێرپەنجە دڵخۆشکردن. بۆ هۆی کە شێرپەنجە نەخۆشیێکی درێژخایەنەوەی زۆر مەترسیدارە لە جیهانە هۆکارەکەشی وەیە کە هەم چارەسەرەکانی زۆر ئاڵۆزە و زۆر گرانە و دەرمانەکانیشی گرانە بەردەوام زانکان لە هەوڵەوەیان کە چارەسەری شێرپەنجە بدۆزرێتەوە لە برۆی کە ئێستاژەم هەواڵە ئومێدبەخشە بۆ کەسانی کە دووچاری نەخۆشی شێرپەنجە بوونێتەوە. گاڵوای لە ئێرلندا بە خواردنە دەریایەکان بەناوبانگە بە تایبەت ئەو گوێچکە ماسیانەی لە زەریای هێمنەوە خۆراک وەردەگرن. خەڵکی ناوچەکەش ئومێدەوارن گرنگی زیاتر بە خواردنە بەناوبانگەکانیان بدرێت و لە ڕێگەی فستیڤاڵەکانەوە زیاتر بە خەڵکی بیانی ئاشنا بکەن بە تایبەتی گوێچکە باسیەکان کە زۆر بەتان. یەکێک لە ناوبانگەکانی کەنداوی گاڵوای بەهۆی هەبوونی باشترین جۆرەکانی گوێچکە ماسیە تایدا. لەم دەریاچەیەدا زیاتر لە 4000 ساڵە گوێچکە ماسیەکان ژیان بەسەر دەبن. مایکل ڕۆژانە کۆیان دەکاتەوە و بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی پێدابین دەکات. ئەمەش لە ڕێگەی کۆمپانیایەکەوەیە کە یەکێکە لە 130 کۆمپانیای هاوشێوەی لە ئێرلندا. تێکەڵێکی باشمان لە بەردی بۆرێن و ڕۆکی ئاویمان هەیە. هۆکارێکی سەرەکی بۆ خۆشببوونی تامی گوێچکە ماسیەکانە. هەروە ئاوی ڕووبارێک تێکەڵی بەنداوەکە دەبێت کە شیرین و پاکە. بۆیە بەم شێوەیە خۆراکێکی پاک و جێگەیەکی چاچیان بۆ ڕەخساوە. ئەمە ژوا دەکات تامەکەی ناوازە و سەرسوڕهێنەر بێت. ناوچەی زەریای هێمن بە بەخێوکردنی ئەم گوێچکە ماسیانە بەناوبانگە کە لە قەفئەستا بە درێژایی ساڵ بەخێو دەکرێن. هەرچەندە لە ئاوەکەدا گەورە دەبێت و سۆڕی ژیانی بەسەر دەبات بەڵام بەهۆی ئەو قەوزە و ڕووەکانەوە کە لە ئاوەکەدا دەژین و سەر چاوەیەکی خۆراکی گوێچکە ماسیەکانە بۆتە هۆی زیاتر بە تامبوونی گوێچکە ماسیەکان. جیاوازی تامی گوێچکە ماسیەکان لە شیرینیەکەیەتی لە کاتێکدا بەرهەمی ناوچەکانی دیکە سوێرە. بەڕاستی کاریگەریکی زۆری لە ڕاکێشانی گەشتیاراندا هەبووە بۆ گاڵوای. زۆر دڵخۆشین بەرامبەر فستیڤاڵی ساڵی 2020 چونکە وەک پایتەختی ڕۆشنبیری ئەوروپا فستیڤاڵەکەی تیا ئەنجام دەدرێت. ئەم هەلەش دەتوانین بقۆزینەوە و سوودی زیاتر بە ناوچەکە و گەشتیاران و دانیشتوان بگەینین. ئەم سوودەش بۆ چەند ساڵی درێژەی دەبێت نەک تەنیا بۆ ئەم ساڵ بێت. ئێمە بیر لە داهاتوو دەکەینەوە.
بە پێی ئاماری ئەنجومەنی خۆراکی ئێرلندا ساڵانە نزیکەی 9,000 تۆن لە زەریای هێمن و 500 تۆن لە ناوچەکانی دیکە ڕاودەکرێن کە داهاتی زیاتر لە 14 ملیۆن یۆرۆیان لە ساڵی 2018 بەدەستهێناوە. فستیڤاڵی گالوای نێودەوڵەتی بۆ خواردەمەنیە دەریایەکان مێژووەکەی بۆ ساڵی 1954 دەگەڕێتەوە. یەکێکە لە درێژترین فستیڤاڵەکانی جیهان. لە فستیڤاڵەکەدا کۆمەڵێک خواردەمەنی دەریایی ئامادە دەکرێت و نمایش دەکرێن، بەڵام گوێچکە ماسیەکان پشکی شێریان بەردەکەوێت. دانیشتوانی ناوچەکەش لە هەوڵی زیاتر ناساندنی بەرهەمەکانن بە هیوای تۆمارکردنیان وەک براندێکی جیهانی. بێگومان ئەوە بە جوانی و بەخۆشی باسییانە کرد لە فستیڤالە و کاریان بۆ کردویان ڕازاندەوە هەر لە خۆتەوە ئیشتیهاتە چوە سەری چەندە من زۆر جار خواردومە سۆوان کە چوومەتە دەرەوە هەندێک سوێر بۆ بەڵام من باسی کرد کە شیرینیش بۆ بێگومان بەتامترە کە لە زۆر وڵات ئەو فستیڤالەکرێ بۆ ئەو خۆراکانە بەتایبێت خواردنی دەریایی زۆر داواکاریی زۆری لەسرە خۆشم حەزەکەم تاقیکەمەوە خواردنێکیشی تەندروستیشە زۆر و تاقیت کردوتەوە ینی خواردومە هەندێک لەو خواردنە دەریانم خواردووە ئەو لە هەرێمی کوردستانیش لە هەولێر لێتی هەنێک چێشخانی لێ خواردنی دەریایی هەیە زۆر خۆشە لەو گوێچکەمەسیانەی لێ من نەبینیەوە بەڵام هەندێک خواردنی دەریاییم خواردووە خۆش بووە ئێساونە بەخۆشی باسی کردی شیرینەوە ئەوە بەس ئەوەی کە تۆ ئێڵێ سوێرە بۆیە لیمۆی ئەکرێ بەسەرا بینومەکە لیمۆی ئەکرێ بەسەرا بینومە لە درۆ ئەیخۆن بەس من نەمەتوانی نا من زۆر حەزم لێ بوو خواردم خۆش بوو تامی زۆر خۆش بوو تاقیەکەم ئەمجا بەهۆی ئەو کولتور و شارستانیەی کە لە وڵاتانی جیهان هەیە بێگومان ڕۆژانە بینەر و بیسەری جۆرەها فستیڤاڵە بین کە زۆر سەرنج ڕاکێشن هەندێکیان ئەوەندە سەرنج ڕاکێشن و هێندە سەرنجی مرۆڤ ڕاکێشن کە هەموو خەڵک و میدیاکانی جیهان بەسی لێوە ئەکەن ئەم جارە بەیەکەوە ئێمە فستیڤاڵێکی جیاواز ئەبینین ئەویش فستیڤاڵی قوڕە لە کولتوری خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست قوڕ نیشانەی نەهامەتی و ناخۆشی و خەمباریە وەگەر کەسێک کارێکی نەشیاو بکات پێی دەڵێن قوڕ بەسەرت بەڵام لە ڕۆژێکی دیاریکراوی هەموو ساڵێک شاری سەرنج ڕاکێشترین فستیڤاڵەکان ڕیۆ دی جانیرۆی بەرەزیلی فستیڤاڵێک ساز دەکات بۆ لە قوڕگرتنی بەشداربووان. ئەوەندە ئەم فستیڤاڵە چێژبەخش و خۆشیهێنەرە بۆ بەشداربووان کە وەک جەژنێک چاوی لێ دەکەن. بە سەماکردن و جوڵەی سەرنج ڕاکێش گوزارش لە دەربڕینی خۆشیەکان دەکەن و تەنانەت گەشتیارێکی زۆریش بە تایبەت بۆ بەشداریکردن یا بینینی دیمەنە سەرنج ڕێکێشەکانی ئەم فستیڤاڵە لە نزدیکەوە لەو کاتە تایبەتەدا سەردانی ڕیۆ دی جانیرۆ دەکەن. ئەمە زۆر چێژبەخشە و خۆشی بەناغ دەبەخشێ و سەرجەم خێزانەکەم دەبینم کە خۆشحاڵن و پێدەکەنن لێرە هەموو وەکو یەک خێزان و هاوڕێی لێ دێت هەمومان ئامانجمان خۆش گوزەراندنە لەم کارە جگەلەوەی کە سوودی تەندروستیشی بۆ پێست هەیە. مێژووی ئەم فستیڤاڵە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1986 کاتێک کۆمەڵێک لاو بۆ گەشتکردن لە دارستانەکانی نزیک ئەم شارە ڕوبەڕووی گەستنی مێشولە بوون و مێشولەکان نەیان دەهێشت چێژ لە گەشتەکەیان وەربگرن. جەستە و سەرودەم و چاوی خۆیان بە قوڕدا پۆشی و ئەمە بووە سەرەتای دروستبوونی بیرۆکەی سازکردنی ئاهەنگگێڕان بەم شێوەیە. فستیڤاڵەکە بەم جۆرە دەست پێ دەکات بەشداربووان خۆیان دەهاویژنە ناو گۆماوێک لە قوڕ و جەستەی تێدا نقم دەکەن کە جۆری قوڕەکە قوڕێکی ڕەشە و دەڵێن جگەلەوەی کە ئەم فستیڤاڵە فستیڤاڵێکی خۆشی بەخشە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم قوڕە بەهۆی ماددەکانزایەکانی ناوی سوودی تەندروستی بۆ جەستە هەیە.
ڕێو دێجێنرۆ هەمیشە بەو شارە ناوابرێت کە ناخەوێت زۆرترین فستیڤالەکانی تیا ئەنجامەدرێ و فستیڤالی جۆرا و جۆر ئەمەشێکێ بوو لەو فستیڤالانەی کە زۆر سەرنجڕاکێشە و زۆر بەخۆشی بەڕێیان کردووە. بەڵێ هەر بۆیش پێڵێن ئەو شارێکە ناخەوێت چونکە بە بەردەوام فستیڤالی جۆرا و جۆر جا قڕ وەگوتمان مای دڵخۆشی نییە لە شوێنێتر کەچی ئەوان کردویانە بە مای دڵخۆشی و تایە سەما ئەکەن و بۆ گەستنی مێشولەش زۆر باشە ئەوم بینی ئەگەر ئەم سوودی تەندروستیشیە بۆ پێستیان و ئەمڕۆ من و هاژێ هاوکارم هەوڵی تاواماندا لەگەڵ ستافی ڕۆژباش جوانترین باشترین و پڕبایەخترین هەواڵەکانتان پێشکەشکەین و تام ساتەوەختە سپاستانەکەین کە بم بەیانێ لەگەڵ ئێڤەیە بوون و کەمێکی تر پێکەوە دەچینە ئەستۆدیۆی هەواڵەکانی کوردستان 24 و دەچینە بڵتونی هەواڵەکانی کاتژمێر 8 هەر شاد بن.